تخوا با ئێمە سەیرێکی خۆماکەین کە ئەڵێن پێغەمبەری خوامان خۆش دەوێت صلی الله عليه وسلم. ئایا ئامادەین ماڵمان، سامانمان، ڕۆڵەکانمان، گیانمان وەکو یاران بە قوربانی پێغەمبەری خواکەین صلی الله عليه وسلم؟ ئایا ئامادەی لە پێناو ئەو دینە خوێنی خۆت بڕژێنی؟ ئایا ئامادەی لە پێناو ئەم دینە هەوڵ و تەقەڵای خۆت دەی؟ یارانی ڕسول الله عليه الصلاة والسلام خاکیان، شاریان، وڵاتیان، مەملەکەتیان، ماڵ و سامانیان هەمووی بە قوربانی پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم. بەڵام ئایا ئێستا ئێمە ئامادەین ماڵ و سامانەکەمان لە خزمەتی شەریعەتەکەی رب العالمین سەرفکەین؟ ئایا ئامادەین بە هەوڵ و تەقەڵا و بە ژوهد و مادووبوونی خۆمان سنەتی رسول الله صلی الله عليه وسلم بەرەو پێش بەرین و زندوی کەینەوە؟ ئایا سنەتی رسول الله عليه الصلاة والسلام لە ماڵەکانمانە زندووە یاخود مردووە؟ کورە سەیرێکی خۆت کە، سەیرێکی سەر و ڕیشی خۆت کە سەری چەند ساڵە موسلە و سەر و ڕیشەت ئەدەی ئامادەی تۆ بە عەمەلی پێغەمبەری خوات خۆش بێ صلی الله عليه وسلم وەکو ئەو ڕیژدانەی؟ ئایا جلوبەرگەکەت وەکو پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم؟ ئایا لە هەڵسان و دانیشتن و لە ماڵ و لە منداڵ تا سنەتی رسول الله عليه الصلاة والسلام ڕەنگەداتەوە؟ ئایا لە بازاڕەکانمان سنەتی رسول الله عليه الصلاة والسلام ڕەنگەداتەوە؟ ئایا لە فەرمانگە و دائیرەکان و قوتابخانەکان و کۆلێژەکانە سنەتی رسول الله صلی الله عليه وسلم ڕەنگەداتەوە؟ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام خۆشەویستی درۆینەی ناوێ لە ساڵێکا یەکجار بڵێ ئەی پێغەمبەری خوا بە قوربانت بم، وابزانی گەورە ڕاگرتنی سنەتی رسول الله عليه الصلاة والسلام بەوەیە لافیتەیەک هەڵواسی، بەڵام پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە دڵتا، لە ماڵتا، لە منداڵتا، لە خێزانتا مردوو بێ. سن سنەتی رسول الله عليه الصلاة والسلام فرامۆش خراوە و مردووە. زۆربەی خەڵکی تا ئێستا نازانێ ئەوە سنەتە. ئێستاش عیبەی لێ دێ و پێکەنینی پێدێ ئەگەر کەسێک جێبەجێ کە.